بیرمان دێ جاران خەڵک وەک ئێستا کوا چاوبرسی بوو، خەڵکی کوا وەک ئێستا چاو چوونۆک بوو دڵۆڕی بەڕێستان. هەندێک خەڵک بە ئەنگشتی وای لێ هاتووە بەداخەوە ژیانی ئێستا وەکو ئاوی لێ هاتووە، تامی نییە. لاانە هەندێک کەس بڵێ وان نییە، من دەڵێم وایە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ گەر ئادەمیزاد دوو شی و ئاڵتوونی هەبێ، دوو شی و ئاڵتوون، ئەڵێ خۆزگایە شیوی سێیەمیشم هەبوایە بوایەتە سێ شیو. هیچ شتێک ئادەمیزاد تێر ناکە ئیلا خۆڵ نەبێ. ئەو ڕۆژێک کە لاشەمان بووە خۆڵ مەگەر ئەو کاتە تێربی، کەواتە هیچ شتێک ئێمە تێر ناکە. ئەمڕۆ خەڵکی تەماحکارە، تەماحکاری وای لە خەڵکی کردووە ڕەحم و بەزەی نەماوە، وای لە خەڵکی کردووە دڵخۆش نییە، چونکە ئەوەی 50 وەرەقەی هەیە مرتاحترە لەوەی کە دەفتەرێکی هەیە. ئەوەی دەفتەرێکی هەیە لە دوانەکە مرتاحترە، حتا زیاد بکات زیاتر کێشە مشکلە بە دروستە بێ، زیاتر ناڕەحەتە بی، حتا زیاتر پرۆژەکانت زۆر بێ زیاتر ناڕەحەتە بی. من زۆرێک لە دەوڵەمەندەکان دەناسم و قسەم لەگەڵیان ناکردووە، وەڵڵاهی ئەڵێن ژیانمان نییە، ڕاستەکەی پارەی باشمان هەیە بەس دڵمان خۆش نییە، بەردەوام لە ناڕەحەتیان شەو خەومان پیا ناکەوێت، حەپی خەوە خۆین بۆی بخەومان پیا بکەوێ. ڕاستەکەی تۆ لانێت من و تۆ بڵێ خۆزگای ئێمە ژیانمان ئاوا بوایە، بەڵام لە ڕاستیە خەڵک مرتاح نییە، خەڵک دڵخۆش نییە. جاران خەڵک وەک ئێستا تەماحکار نەبوو، خەڵکی وەک ئێستا چاوچنۆک نەبوو، خەڵکی وەک ئێستا چاوبرسی نەبوو. بۆیە دەبینی ژیان ڕۆژ بە ڕۆژ قورستر ئەبێ بە جۆرێک هەمومان ئێستا کرێچین، هەمومان کرێچین. دەی پارەی مۆبایل حساب بکە، خەتی مۆبایل، خەتی ئەنتەرنێت، مۆلیدە، بنزین، ئەوەی کە سیاری گاز کۆمەڵە شتێک تەماشا دەکەی، هەمومان کرێچین. جاری وایە نەفەری واڵێ مانگی 250-300 زاردەم بنزین بەرەو ژوور، ئەمە کرێچێتی نییە؟ ڕاستەکەی نە. بەڵام وامان لێ هاتووە قەناعەت نەماوە، هەرچی ئەکەین فریا ناکەوین، بەرەکەت نەماوە، پارەیەکی باشت بۆ دەستەکەوێ، هەم مەعاشە یا بە کەسابەت، بەڵام هیچی دیار نییە. بەڵام لەگەڵەوەشا خەڵکی بەعام چاوبرسیە، وەکو خەڵکی جاران تێر نییە، لە کاتێکا خەڵکی جاران هیچی نەبوو، خەڵک زۆر مرتاح بوو. بۆیە هەمومان بیرمان دێ کاتێک کە هەندێک لە کەس لە ئێمە پارەمان نەبوو، حاڵمان فەقیر بوو، زۆر ژیانمان خۆشتر بوو. بەڵام ئێستا چووکە دەمانێ بگەین بە فڵان کەس، بگەین بە فڵان کەس و فڵان کەس، پیاشان ناگەین بخۆمانە بچڕین و تەواو لە خەفەتا بچڕین، ژیانیشمان دەبێتە خەم و خەفەت. بۆیە بەداخەوە بەهۆی تەماحەوە نەمیوانداری ماوە، نەخۆشەویستی و دڵسافی ماوە، بەهۆی تەماحەوە. تەماحوای لە ئینسان کردووە خەڵکی وایە زۆر حاڵی باشە، میوانێکی بێکەوێتە ئینزارەوە، تەواو خۆی ئەشارێتەوە. بەڵام هەندێک میوانەی ڕاستەکەی لەوانەیە حەقیەوە بێ خۆتی لێ بشاریتەوە، بەڵام هەموو میوانێک نا. بەداخەوە تەماحکاری وای لە خەڵکی کردووە، منافەسەی دەوڵەمەنی و پارەزۆری وای لە خەڵکی کردووە، خەڵکی مرتاح نەبێت. بەڵام جاران چووکە منافەسە نەدەکرا، خەڵکی زۆر لە ئێستا مرتاحتر بوو، زۆر ژیان و خەڵکی خۆشتر بوو.